پێشەکی ئەڵێ بە ناوی خودای گەورە و میهرەبان دانەری ئەرز و ڕاگری ئاسمان دڵی نەهێشتووە تێدا نەبێش لە شێخ لە مەلاو لە گەدا و دەروێش من وەکو کوردێکی گەرمانی کەسوکارم هەرمووی ئەنفالە من خاوەن سێ کوڕم و خۆمیش بە ئەمە چوار هەر چوارەکەمان ئامادەین بۆ هەر چوار پارچەکەی کوردستان خۆم بۆ باشوور سێ کوڕەکەی ترم بۆ باکوور و بۆ ڕۆژهەڵات و بۆ ڕۆژاوا ئامادەین هەر چوارەکەمان شەهید بین لە پێناو ئەم ڕۆژە لە پێناو ئەم ڕۆژەکەوە ئێمە زوڵمان لێ ئەکرێ خوای گەورە لە قورئانە هەمومان ئەزانین هیچ کاتێ زوڵمی لە هیچ کەسێ قبوڵ نەکردووە ئیمڕۆ چەتەکانی ئەحمەد ناشەرع تەماشاکەن برایان کورد واتەنی ئەڵێ مردوو مرد شەیتان وازی لێ دێنێ بەڵام چەتەکانی ئەحمەد شەرع بە مردۆتیش واز لە شەیدەکانمان ناهێرن پرچیان ئەبرن ئیشەڵا ئەمە بەسەریان ناداڕوە دڵنیابن ئەو کەسەی تەعدای ناموس لە مناڵێکی کورد بکە پرچی مناڵێکی کورد ببرێ خوای گەورە نایبا بۆ قیامەت لە دڵنیاوە لەم دنیادا خوای گەورە تۆڵەمانە سەنێ